لەگەڵ نزیک بوونەوە لە جەژنی قوربان هاوڵاتیان ئامادەکاری دەکەن. بەرگ دروەکان لەگەڵ نزیک بوونەوە لە جەژن سەرقاڵ دەبن و زۆرێکیان دەڵێن نزیکەی 2 مانگە پۆشاکیان وەرگرتووە تا بۆ جەژنی قوربان ڕادەستی هاوڵاتیانی بکەنەوە. وەڵا الحەمدوللا چون خەڵکی خۆمان مسڵمانین جارێ بە تایبەتی ئەوە هەر زۆر پێشوازی لە جەژنەکەن. باوەڕەکەی من شتم لەلایە ینی دەی ڕەمەزان بۆ جەژنی قوربان ئاماداری کاری کردووە، ینی بێ ئەوەی بۆ جەژنی ڕەمەزان ئامادەکاری کردووە، ینی ئەو کات پێی وتوم هاتووە شتەکەی بردوێتەوە بۆ جەژنی ڕەمەزان بۆ قوربانیش ئامادەکاری کردووە، پێی وتوم شتم بۆ ئامادەکە حالێن تەلەفۆن بۆ کردووە کە بەیانی بێت بە شوێنێ. ئەرێ وەڵا الحەمدوللا ینی خەڵک زۆر پێشوازی لە جەژنەکات. ئەوە بازاڕەکان بە تایبەتی ساتە تۆ هەر خۆش بچۆ بازاڕەکان ئێمە هەر کاتی بۆنەکان بە تایبەتی جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان هەر زۆر خەڵک ینی داوای جلوبەرگی جوان جلوبەرگی ڕاقیەکەن، نەک جلوبەرگە بۆ نمونەها بۆ شتێک بکەیتە بەر و تەواو، ینی بۆ جەژن بە تایبەتی جارە جەژنی قوربان 4 ڕۆژە، ینی ئیوا هەیە داوای 4 جلم لێکات دەڵێ بۆ ئەو 4 ڕۆژە وایە تا هەر ڕۆژێکیان شتێکی جوان لە بەرکەم، ئەنی خەڵک ئاوا پێشوازی لێکات. وڵاهی لە زیاتر بڵێن ئیشوکاری خەیاتەکان لە مناسبەکانە ڕووەدا لە جەژنی ڕەمەزانە لە جەژنی قوربانە لە نەورۆزە لەم کاتانە خەیات زۆر سەرقاڵە، ینی بەڵاستی شەیوا هەبوو منە تا پارچێ و هەر زۆربەی شەو هەتا پارچێ و مامەتەوە لەبەر ئیشوکاری خەڵکە، ینی بەیانی جەژن هاتووم لێرە ئیشم کردووە هەتاکو کاتی ناخواردن جەڕۆشتمەتەوە ماڵەوە، ینی ئەو نە سەرقاڵی لە جەژنە باش کاتەکان تێرێک جار وان نییە، بەڵام لە مناسبەکانە خەیات زۆر سەریان قاڵە. دابەشکردنی موچە ئەگەر لە کاتی خۆیدا بوایە بازاڕی قماشفرۆش و بەرگ دروەکانیشی گەرمتر دەکرێت. هاوڵاتیانیش زیاتر بە جۆش و خرۆشەوە پۆشاکی کوردی دەدورن. بەشێک لە بەرگ دروەکان دەڵێن ئێستا ڕۆژانە هاوڵاتیان کەمتر لە جاران ڕویان تێدەکەن، بەڵام لەگەڵ نزیکبوونەوە لە جەژن بازار جوڵەیەکی دیکەی تێدەکەوێت. زۆر قوربان سەرقاڵێکی زۆر بوو، هەرێکی لەن تاکە خەیاتانیان بازاری مرادە کە هەبووە تیا بوو بە 4 خەلفە بە 5 خەلفە هەی بووە. باشە ئێستا خودی خۆی قەناعەتە بێت کە بەس چۆنی سەم خۆم خودی خۆم ئەوە ڕەم و ئەدورم ئەو کاتە ژوا بوو فریان ناکەوتی تۆ ئەسڵەن 15 ڕۆژی بمایە بۆ جەژن گیشی لکرد نایەوە مەجاری نابوو بە تاکید خۆمێکێک بووم لەوانە ئیز نەماوە پێم وتو مەدایانی بۆ دوای جەژن یاخود بۆ دوای نەورۆز یاخود بۆ دوای جەژنی قوربان بەسەرسەرم گەر بۆت ناکرێ ناتوانم وعدەکەت بێم کە نەی بەمەسەر بەلایشی کەبی دووریت دروستە. جەژنەکانی قوربان و ڕەمەزان لای هاوڵاتیان بۆنەیەکی گرنگن و ساڵانە سەرڕای قەیرانی داراییش ئامادەکاری تەواوی بۆ دەکرێت. پۆشینی جلوبەرگی نوێ لای هاوڵاتیان لە بۆنەکاندا و لای گەلی کورد مێژوێکی دوور و درێژی هەیە و لە هیچ دۆخێکدا پشتگوێ نەخراوە و بەبایەخەوە خۆیانی بۆ ئامادە دەکەن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.